عێراق لە پرۆژە گەورە ئەمنیەکەی نزیک دەبێتەوە. ئەو سیستەمەی هەرێم لە ئەمریکا داوای دەکات بەغدا خەریکی کڕینیەتی. پلانێکی عێراق بۆ کڕینی سیستەمی پێشکەوتووی بەرگری ئاسمانی ئاشکرا دەبێت. ڕۆژەکە لە کاتێکدا ناوچەکە بەهۆی ململانەی هەرێمایەتیەکان دەکوڵێت. لەم بارەیەوە عەلی بنداوی ئەندامی لیژنەی ئەمنی و بەرگری پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە عێراق بەهۆی پێگەی جوگرافیەکەیەوە کاریگەری هەر ڕووداوێکی ناوچەکەی لەسرە. دەژڵێت حکوومەتی عێراق نیازێکی ڕاستەقینەی هەیە بۆ کڕینی سیستەمی بەرگری ئاسمانی پێشکەوتوو. بۆ ئەم پرسا عێراق گفتوگۆی لەگەڵ بەشێک لە وڵاتان کردووە و ئیرادە هەیە بۆ دەستەبەرکردنی سیستەمی بەرگری تەواوی ئاسمانی عێراق لە ماوەی داهاتوو، بە تایبەتی بۆ قۆناغی دوای کۆتایی هاتنی ئەرکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی. یەحیا ڕەسوول وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاندووە عێراق گرێبەستی ڕاداری لەگەڵ فەڕەنسا کردووە و بەشێکیان گەیشتوون بەردەوامین لە تەواوکردنی گرێبەستی سیستەمی ڕادار. هەروەها لیژنە تەکنیکی و سەربازیەکان چوونەتە ژمارەیەک وڵات بۆ دەستڕاگەیشتن بە چەکی دژەفرۆکە. ئەو هەنگاوانەی بەغدا لە کاتێکدایە دوای هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێم، حکوومەتی هەرێم بە فەرمی داوای لە ئەمریکا کرد سیستەمی بەرگری ئاسمانی بۆ دابین بکات، بەڵام ئەمریکا داواکاریەکەی قبوڵ نەکردووە. بەغداش ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانانی ئاگادار کردوتەوە کە بەبێ ڕەزامەندی ئەوان هیچ جۆرە چەک و پێداویستیەکی پێشکەوتووی سەربازی نابێت بدرێت بە حکوومەتی هەرێم.